چاودێران و شارەزایانی یاسا نێودەوڵەتیەکان لە ناوچە دابڕێنراوەکان ئاماژە بەوە دەکەن کە پرسی ڕێفراندۆم و سەربەخۆیی کوردستان خەونی هەموو گەلی کووردا، بەڵام ئەو پرسە چارەنووسسازە کە بەشێک لەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەیەوێت لە 25 سپتەمبەری ئەم ساڵ جێبەجێ بکات، دوور لە پەرلەمان و ڕێکخستنەوەی نێوماڵی کوردی کاریگەری زۆری دەبێت لەسەر ئەنجامی ئەو پرسە. پێشیان وایە لە ڕووی یاساییەوە ریفراندۆمەکە شەرعێتی نابێت. بە بڕوای ئێمە پرسی ڕێفراندۆم بەو پێی کە هێشتا لایەنە سیاسیەکان بە تەواوەتی کۆکنین لەسەری لە هەمان کاتە لە ڕووی یاساییشەوە کارە یاساییەکان و کارە دەستووریەکانی بۆ یەکلا نەکراوەتەوە. قەناعەتمان وایە کە بۆ ماوەیەک دوا بخرێت بۆ ئەوەی بتوانرێ ڕێکارە یاساییەکانی بە شێوەیەکی گونجاو بۆ جێبەجێ بکرێت، ئەو جار بە شێوەیەکی دەستوری بە شێوەیەکی ڕێکوپێک بتوانرێ ئەم پرسە یەکلا بکرێتەوە بۆی لە قازانجی نەتەوەی کورد و ملەتی کورد و ئەو ئامانجانەی بشکێتەوە کە ساڵانێکە خەباتی بۆکە. تا کۆندەیەک دروست نەبێت بە بڕوای من سەرکەوتن نابێت ئەم ڕێفراندۆمە، بۆیە دەبێت کۆندەنگێک دروست بکرێت و بۆ ئەمە بەستەش من پێشنیارێکم هەیە، پێویستە من بە پێویستی ئەزانم زۆر بەگرنگی ئەزانم ڕێفراندۆم دۆ بخرێت بۆ ڕۆژی نەورۆز 21 یاخود یەکی ساڵی کوردی. زۆر گرنگە کە ئەو پرسە لێرە بکرێت، چونکە ئەوە حەسمی مافی کورد دەکات، حەسمی مافی چارەی خوانسین بۆ گەلی کوردستان دەکات. ئەگەر کەرکووک و خانێکی نوشنەکاتر نەکات و بۆ کوردستان بە هیچ شێوەیە کورد ناتوانێت بێتە دەوڵەت، چونکە سەنگی مەحەک ئەلێرەیە. کورد چەندەها ساڵی بسیۆکە تا ڕۆژی ئەمڕۆ خەبات دەکات لە پێناوی گەڕانەوەی ئەم ناوچانەیە، ئەگەنامە هیچ کەشێکمان نەبووە. ئەبێ پەرلەمان تەفعیل بکرێت، بەبێ پەرلەمان کوردستان هیچ پێ ناکرێت. ئەوەی کە بریارەدا ڕێفراندۆم ئەوە بریاری شەخسی خۆیەتی. ئێمە بڵێن نەخێر، بڵێن بڵێ هەرێم هەر هەرێمە، بەڵام ئێمە ئەبێ دەسەڵاتمان هەبێ کە ڕێفراندۆم بۆ ناوچە دابڕاوەکان بکرێت. وەگە ئاماژێ بۆ کرا دواخستنی وادێ ئەنجامدانی پرسی ڕێفراندۆم تا ئەو کاتەی ڕێکەوتنی سیاسی دەکرێت و پەرلەمان کارا دەبێتەوە، ئەوە کاریگەرتر دەبێت لەسەر دەرەنجامی ڕێفراندۆمەکە. بەڵام لە ئێستادا ناکۆکێ سیاسیەکان نێوان حیزب و لایەنەکان بە نەرێنی شکاوتۆ سەر هەرێمی کوردستان. لەگەڵەوەشدا دەبێت ناوچە دابڕێنراوەکان بەشێکی گرنگ بن لە بەشداریکردن لەو پرسە چارەنووسسازە. بێستون سەلام، کوردسات نیوز، خانەقین.